بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی عەزیزم دێمەوە خزمەت هیوادارم تا دوا سەرنجی بەرنامەکە لەگەڵمان بن. بەرنامەیەم شەو تایبەتە بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، ئەو چامپیۆنز لیگەی هەمووان لە دەوری خۆی کۆ کاتەوە، ئەو چامپیۆنز لیگەی ڕیال مەدرید خاوەنی زۆرترین نازناوێتی کە 14 نازناوە و سبەی شەو لە وێمبڵی دەیەوێ بیکاتە 15مین نازناو، ئەو چامپیۆنز لیگەی کە تریزیچ دەیەوێت بۆ دووەم جار لە مێژووی دۆرتمۆندا نازناوەکەی بۆ بەدەستبێنێ، جارێکتر مێژوو بۆ ئەڵمانەکان و شکۆی ئەڵمانیا بگەڕنێتەوە بۆ هەموو ئەوروپا. بەڵام لەسەر حسابی چێ؟ لەسەر حسابی یەکێک لەو یانەی کە بەردەوام پیاوی پاڵەوانتێکە بووە، بەردەوام پاڵێوراوی سەرەکی یەکەم بووە بۆ برنەوەی نازناوەکە. قسەکەی لەسەر یاری کۆتایی چامپیۆنز لیگ بە میوانداری شۆڤەکاری تۆ پێ کاک یادگار محەممەد، کاک یادگار زۆر بەخێربی. زۆر سپاس بۆ جەناب، خۆشحاڵت کردین بەخێربی. سپاس بڕیارتا شۆڤەکاری تایبەتی پێیان بڕیارجیان تۆر زۆر گەورەت کردین. سپاس بەخێر. بەڵێ خۆشەویستانم دیارە سبەی یاریگای وێمبڵی یاری کۆتایی چامپیۆنز لیگ لەنێوان هەردوویانەی ڕیال مەدرید بروسیا دۆرتمۆند لە کاتژمێر دەیشەوە کاتێرمی کوردستان بەخۆ ئاوینێ. کاک یادگار سەرەتا مێ لە دۆرتمۆندەوە دەست پێ بکەم. دۆرتمۆندێکی خراپ تا ئەندازەیەک لە بۆندزلیگا، بەڵام زۆر پیاوانە، زۆر باش لە چامپیۆنز لیگ لە قۆناغێکە هەمومان پێمان وا بۆم تیپە سەر ناکەوێت لە کۆمەڵەیەکی زۆر قورس، بەڵێن قورسترین کۆمەڵەی پاڵەوانتێکە، بەڵام دوجار بە یەکەمی کۆمەڵەکەی ئەگا و چەندین ڕکابەر دوورە خاتەوە. دۆرتمۆند ئاسی دۆرتمۆند بەگشتی پێشەوەی بێمە سەر وردەکاری چۆن بینیت بەگشتی هەتا یاری کۆتایی چامپیۆنز لیگ؟ سەرەتا بەنای خوای گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان کە جارێتر لە خزمەتیەوەیە. من پێم وایە دۆرتمۆند ئەمساڵ زوو فریای خۆی کەوت، کاڵەم زوو فریای خۆی کەوت کاتێک هاتە ناو وەرزی نوێی ڕکابەریەکانەوە. تریزیچ نەیەتوانی بە شێوەیەکی باشی دامەی تیپەکە بکات، چ لە ڕووی دانانی پلان و تەکتیکەوە، چ لە ڕووی تەوزیفکردنی یاریزانەوە، و چی لە ڕووی ئەوەی کە دۆرتمۆند بە شێوەیەکی گشتیش هەمیشە یەکێکە لەو تیپانەی کە بەدەست پێکانەکانەوە ناڵێنێ و چانسێکی وای نییە تاوەکو بڵێ یاریەک بۆ دوو یاری بۆ سێ یاری بە پێکاتی سەرەکی و یاریەکە دایمەن چەند ئەستێرەیەکی پێکانی هەیە. من پێم وایە لە قۆناغی دووەمە ئەگەر باسی زیاتر زەو ئەکە لەسەر قۆناغی دووەمی ڕکابەرەکان بکەین کاتێکە ستیڤن بیندەر و نوری شاین هاتنە دەستەی ڕاهێنەرایەتی دۆرتمۆند قووەتێکی زیاتریان بە تیپەکەیە و لە ڕووی تەکنیک و تەکتیکەوە، لە ڕووی بەرزکردنەوەی ئاستی جەستەی یاریزانەکانەوە، لە ڕووی تەوزیفکردنی یاریزانەکانیشەوە. من هەمیشە ڕەخنەم لە تریزیچە بووە، لە بەرەوەی تریزیچ وەکو ڕاهێنەرێکی گەنج من چاوەڕێ زیاترم لێ کرد، بە تایبەتیش وەرزی پارە گەر سەیریکەن لە دوا ساتەکانە، یعنی زۆر بە ئاسانی بۆندزلیگا یا بە بایرن یاریەک کە تۆ لە ناو یاریگای خۆتا لەگەڵ ماین زاتی پێکی نەڕکابەر نەتی پێکە ڕکابەری دابەزیم کا تۆ نەتوانین لێی بەریتەوە و نازناوەکە لە بایرن بسەنی لە دوای 2 ساڵ. من پێم وایە تریزیل لە ئاستی ئەم تیپەیانە بوو، بەڵام ئەم ساڵ لە قۆناغی کۆمەڵەکانە کا گۆران وەکو جەنابە داماژت پێکرد لە کۆمەڵێکی بەهێزا بوو، بەڵام کۆمەڵە بەهێزەکە لە چانسی دۆرتمۆند ئەو تیپانی لەگەڵ یابوون وەکو خۆی کێشەیان هەبوو، بە تایبەتی سی میلان و پاریس سان ژێرمان کە کاتێکە لویس ئەنریکی هاو سەرەتای بڵین کۆکردنەوەی یاریزانەکان و شێوازی تەطبیقکردنی شێوازێکی یاریکردن و مامەڵەکردن لەگەڵ تیپەکەیە بەبێ ئەستێرە، چکا بینیمان لە ساڵانی پێشوە پاریس سان ژێرمان کۆمەڵی ئەستێرەی گەوریتەوە، بۆیە ئەمە کێشەیەکی بۆ لویس ئەنریکی دروست کردە تاکو و توانی ڕێکی کاتەوە. لەو کاتەیە لەم قەیرانەیە بوو، نیوکاسڵیش تیپێکی تازە سەرکەوتوو بوو بۆ چامپیۆنز لیگ لە دوای ساڵانێکی زۆر. دۆرتمۆند توانین هەرچەنە یاری یەکەم شکستێنا، بەڵام توانی وردە لەگەڵ جەو یاریەکانە کاتێک ئاکرا ئەیتوانی خۆی ڕێکخاوم پێشتان بڵێم دۆرتمۆند لە دوای مانسیتیەوە یەکێکە لەو تیپانی کە یەدەکەکانیشی وەکو ئەساسیەکانی یاریزانی باشی هەیە، یعنی ئەوە نەبێ بڵێ یاریزانی نییە، بەڵام ئەمە دوجار ڕاهێنەرەکەیە کە چۆن ئیدامە بەم تیپایەوە یاری پێکە. سەرکەوتنی بۆ قۆناغی 16 یاریکردنی لە یاری ئایندۆفنەوە بۆ یاری مانس ئەتلەتیکۆ مەدرید و بۆ یاری پاریس سان ژێرمانیش بە تایبەتی 4-2 یاری ئەتلەتیکۆ مەدرید دەفعەیەکی زۆر گەورە بوو بۆ یاریزانانی دۆرتمۆند کە بەڵێ ئەمانیش خامی وایان پێەیە، ئاستی وایان لە توانایە کە بتوانن بگەن بە یاری خۆتایەوە بتوانن ڕکابەری ڕیال مەدریدیش. باشە خەدر لە تریزیچ ناکەی تۆ تیپێکی گیاندۆتە بەجددیمە، ینی من پێم وایە تۆ غەدرەکەی لە تریزیچ ڕاستە بۆ ئەرزی پێشوو لە دەستی خۆیەوە بەرامبەر ماینز شکستیێنا، بەڵام
دوجار ئێمەش بینیمان لە پرێمەرلیگ ئارسنال خۆی نازناوی پرێمەرلیگی لەدەستدا ڕاستە ماستی بەهێزە بەڵام ئەگەر بۆ نمونە لە وێری ئەستۆن ڤیلا سەرکەوتنەوە کردایە تا ئەندازێک زۆر نازناوەکەی برد ئیتر هەڵەکان لە تۆ پێ ئەکرێن بەڵام تۆ بتوانی لەم خۆناغە سەختەوە ئەم تیە بگەینی تیاری کۆتایی ئیتر بۆ هێندە ڕخنی لە یەکری کا گۆران ئەگە سبێشەوە دۆرمۆم دۆڕێ تریزیی چی نەکردووە خەناتی بگەی گەیان دیاری یەک شتە پێ بڵم یاری کۆتایی شەر نییە تۆ بگەی بە یاری کۆتایی شەر دەوێت تۆ نازناو بێنی باشە وەم پێم وایە ئەگە تریزیچ ڕایەنێ ئەزانیی خەڵک وازانێ من ڕقم لە تریزیجا من ڕقم لێی نییە هیوادار بووم دۆرمۆن لە هەر سێ پاڵەوانتێکەیە ئەمساڵ وەکو لێڤەرکوزن ڕکابەری بکردایە وە لە تواناشیا بوو بیکە بەڵام ئەگە تریزیچ ڕایەنەرێکی وەکو تیپی هۆفنهایم یا هایدنهایمیان بوو خۆم یا شتوتگاریامانە بۆی وڵای ڕخنم لێ ناگەر بەڵام ڕایەنەری دۆرمۆنە کاکە دووەم بەهێزترین تیپە لە ئەڵمانیا لە دوای بایرن و پێم وایە دۆرمۆن ئەم ساڵ بە تایبەتی پێکاتەیەکی پێبوو ئەو احتیاجاتانی کەویستی ئیدارە بۆی پڕکردەوە و یاریزانانی کەویستی بۆیانە بەتایبەتی لە قۆناغی دۆمیشە ماتسن و سانچۆیان بۆ هێناوە کە دوو یاریزانی زۆر کاریگەر بوون لە ئەنجامەکانە بۆ گەیشتنباری کۆتایی بەڵێ من پێم وایە سەریکە کاک گۆران ئەگە دۆرمۆن ئەگە تریزیز ڕایەنەرێکی باش وایە و من ڕخنم لێ نەبووایە بۆ زیرەک وایە لە جامی ئەڵمانیا ناکرای دەرەوە هیچ نەبێ ساڵ جامی بۆ دۆرمۆنێنە هیچ نەبێ لە بۆندزدیگای پێنجەم نابوو کاکە ماقول نێتەوە پێنجەمی خۆ ئەبێ کە خوا بیکا بە قوربانیەوەی کە ئەنجامی تیپە ئەڵمانیەکان لە ئەوروپا لیگ و لە چامپیۆنز لیگا باش بوو کورسی پێنجەم بەڕەمەڵات ساڵی تر دۆرمۆن سەر ناکەوە بۆ بڕیار گەیاندنی توانی دواتر لە خزار کۆی کشتی بچارەکەش قسە دۆرمۆن بکەیت کاگەلگەر پێی وایە گەیاندنی دۆرتمۆن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ دەستکەوت نییە بۆ تریزیچ ئەگەر نازناوەکە لە دەست بە تۆ لەگەڵ ئەم بیر و ڕایەی سەرەتا بەناوی خۆی گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک گۆران سپاس بۆ کاک یادگار بەڵام دیقەتما تەوەرەکە خەریکەوێ بە تریزیچ و دۆرتمۆند کاتێک یاری کۆتایی چامپیۆنز لیگە ئەگە قسە لەسەر ڕایەنەرێکی وەکو تریزیچ بێت دەبێت ئێمە حساباتیەوە بکەینە وەرزە لەسەر سێ ئاست جەنگاوە یەک بۆندزلیگا دوو جامی ئەڵمانی سێ چامپیۆنز لیگ کامیان گرنگترە چامپیۆنز لیگ لە هەمیان گرنگترە ڕاستە و گۆڕانکاریانی کە یادگار باسیەکە نووری شاین و ئەم کاتنەوە نویانەکە کاریگەریان لەسەر ڕۆحیەت لەسەر پاڵپشتیکردنی تریزیچ هەبووە بەڵام دوجار ئێمە یەک کە زەبینی وەکو بڕیاردەری سەرەکی کە بریتە لە ڕاهێنەر ڕاهێنەری گشتی ڕاهێنەری هونەری ئەمە کە قەراراتەکان دوایین بڕیارەکان لەلای ڕاهێنەرەیە توانیوێتی یانەکە بگەینێتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئەمە لە کاتێکە کە گەیاندنی یانەکە بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ ئاماجی دۆرتمۆند نەبووە لە مۆرزەیە لەبەرەوەی یانەی بەهێزتر هەبووە یانەی ئامادەتر هەبووە یانە هەبووە پلانی زۆر باشتری هەبووە بۆ ئەوی بگات بە یاری کۆتایی لە هەمان کاتە من لەوانەیە لە دوو خاڵات جیاواز من لەگەڵ کاک یادگار یەکەم وەکو پێکاتەکەی ئەو بێنەگامی لەدەستداوە کە یەکێک بۆ لە کاریگەرترین یاریزانەکانی ئەوروپا و یانەکە کە بۆ شایی دروست کردو بەجددی دواتر ڕاستە دوو یاریزانیان بۆ هێناوە لە مێرکاتۆ زستانەدا ماسن یاریزانێک نەبووە سەرەکی و بێرە چێلسی و پشتی پێبەسترا بێت ڕەنگە بڵێن یەدەگی سێمی ژووی لەبەرەوەی بێن چڵویل کۆکۆرێرا هەبوون لە باڵی چەپی چێلسی سانچۆش لە دۆخێکی زۆر خراپ و ئاڵۆز و تێکشکا و داڕوخاوی مانچستەر یونایتددا گەڕاوەتەوانێ دۆرتمۆند باوەشی بۆ کردوتەوانێ واتە بۆ چەشن نەبووە کەم یاریزانە لە لووتکەدا بوو بێت و دۆرتمۆند نزیکە 70-80 میلیۆنی بۆ خەرج کرد بێت تا ئەوەی لە مێرکاتۆی زستانەدا بیگوازێتەوانێ بۆیە ئەمانەش هیچیان پاڵپشتێکی گەورەی ڕانەرەکە نەبوون بەڵکو گون ئەم ڕانەرە توانی بیان گونجێنێ بەڕاستی من سانچۆن بینی بەرامبەر پای سان جەرمان پێشبینیۆم ناکرد بە ئاسۆ دەربکەوێت لەبەرەوەی ئەو لە ماشتنیازیت بە کۆی گشتی تەنها لەوانەیە لە سەردەمی یەکەمی دۆرتمۆندیشە بۆ ئاسە بەرزە زۆر دەرنەکەوت بێ تێپەڕاندنەکانی تێپەڕاندنی زۆر باش بوو و لەم سەی کۆتایی زۆر باش بوو بە تەواوەت یەک لای کەرەوە بوو بۆیە من پێم وایە هەر گەیاندنی تیپەکە بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ هەڵبەت ئەمە کاری باشی کردووە ڕایەنەرێکی باشە بەڵام دواتر مانەوەی لەو ئاستەدا و دووبارە ڕێخستنەوەی ئەم تیپە و بۆ وەرزی داهات و پلانێ بێت ئەمانەش کار لەسەرەوەکە بڵین ئەم ڕایەنەرە بۆ داهات و باشتر بووە یان ئەم وەرزێک نەبووە کە سوودی لە بارودۆخەکان وەرگرت بێ و وەرزێک نەبووە بۆ بڵین بە سوودفات بێت یاری کۆتایی ئەم وەرزە بینیمانە ڕایەنەرێکی باش بوو بەڵام پێویستە ڕایەنەری باش چەند وەرزێک لەسەر ئەو کارانە بەردەوامێک ئەنجامی دەدات زۆر باشە کاک یادگار بەرامبەر تیپی گەیرێکە لاری کۆتایی چامپیۆنز لیگ یانی ڕیال مەدرید و خاوەنی 14 نازداوە ینی
قسەیەکی ئەڵێن ڕیال مەدرید دیاری کۆتایی ناکا دەباتەوە یعنی بەڵام بەشێکی زۆر یاریزانی ڕیال مەدریدیش کە لێ دوانە ناوە باز دەواکەن ڕاستە هەموو هەند ئەوەی کە لە سایانەوەی هەڵهاندرانی تۆ پێڵێن ڕیال مەدرید پاوراوە بەڵام تەواو یاریزانەکانی ڕیال ئەڵێن چانس 50-50 پێ وایە چانس 50-50 بۆ هەردوو تیپ وڵای پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بم لەسەر قسەکانی کاک بڕیان پێم وایە ڕاهێنەرێک کاتێک ئامادەیی تیاابێ ڕاهێنەری تیپێکی گەورە بکە و کۆمەڵی یاریزانی ئێستێرەش لەبەر دەستیا بن کامی یاریزانی هەڵبژاردەکان بن و ڕۆڵ و پێگەی و کاریگەریان هەبێ نەتوانی ئەنجامێک بەدەست بێنی کەواتە تۆ ڕاهێنەرێکی فاشلی و شکست خواردووی پێم وایە دۆرتمۆند ئەم ساڵ دەیتوانی ڕکابەری بۆ بوندسلیگا بکە و بەو خراپیەشەوە لێڤەرکوزن بە دوو یاری نەیتوانین لە دۆرتمۆند بەرێتەوە و قەتیش لێڤەرکوزن بە دۆرتمۆند بەهێزتر نابینم خاڵێکی باش نییە کە لیڤەرکوزن هیچ کاتێ لە دۆرتمۆند نابات و هیچ کاتێ ئازاتی تریزیج نیە هیچ کاتێ لێڤەرکوزن دایمەن عقدەی سەرەکی دۆرتمۆندە یعنی بە بۆچوونی تۆ نا بە بۆچوونی من یانەکە بە یاری کۆتایی دەستکەوت نییە لەبەرەوەی سەریکە کاکە دۆرتمۆند تیپێکی لا کۆڵان نییە یا تیپێک نییە لە خۆی بە سوودفە هاتبێ ئەخچەنی خەرجی گەورەی هەبێت کاک بڕێر شت لەواز لە پرۆژە بێنە تۆ ئەم پرۆژە گەورانە بۆ یانە گەورەکان بەجێبێڵە یانە گەورەکانی وەکو مانسیتی وەکو ڕیال وەکو بایرن وەکو چێ ئەمانە یانەی گەورە نەتوانن پرۆژەیان تیا بکەن چۆن پاریس سان ژێرمان ئەوە تا پرۆژەشی دیاکرا و شکست هێنە چەند ساڵە بەڵام دۆرتمۆند تیپێکە ئەزمموی لە چامپیۆنز لیگا هەیە یعنی قەیناکە ئەنجامیشی نییە بەڵام ئەزمموی هەیە سەیری کە تۆ لە کاتێکە ئەم تیپێک نییە بە سوودفات بێت یاری کۆتایی یە تیپێک نییە بەڵێ ئێمە من وەکو خۆم پێشبینیەوەم نەکردووە پێشبینیەوەم نەکردو بچێتە یاری کۆتایی بەڵام من پێم وایە ئەم ساڵ دۆرتمۆند دەی وایە ڕکابەری بوندسلیگا و جامی ئەڵمانیا بکە نەک چامپیۆنز لیگ بکە چقا پێم وایە ئێستش پێ دەڵێمەوە دۆرتمۆند تینووی نازناوی بوندسلیگەیە لە پێش چامپیۆنز لیگەوە باشە کارێکی خوگاکە کفری نەکردوێت باشە کاک گۆران من قسە لەسەرەوە ناکەم ئەگەر یەکەم بێ قسە لەسەرەوە کەم ئەگەر یەکەم بێ باشە ئەگەر یەکەم بێ تا ڕادێک توانیوێتی تیپەکە ڕزگارکە بەڵام ئەگەر شکست بێنێ سبەی شەو بە تریزیجەوە لە ڕیالمەید بەرنەوە ڕایەنەرێکی سەرکەوتویان نا سەریکە سەریکە لە کۆمەڵی پێوەەر هەیە لە لای من کە ڕاهێنەری باش هەڵسەنگێرم یا ڕایەنەری خراپ هەڵسەنگێرم لە قۆناغی یەکەم من ئەم ساڵەکەم بە دوو بەشەوە بۆ تریزیچ باشە قۆناغی یەکەم کاتێک کە خۆی ئامادەکاری تیپەکەی کرد بۆ وەرزی نوێ هاتە ناو ڕکابەرەکانەوە لە 11 یاریە لە کۆی 16 یاری قۆناغی یەکەم یا 7 یاری قۆناغی یەکەم لە 11 یاریە پێکاتەی سەرەکی نەبووم یا ڕاهێنەرە هەر یاریەک تەشکیلەیەک بووە بە نمونە دیسانەوە سا لە شوێنی چکش باسم کرد من سەبعینی 6 جار لە لای چەپ یاری کردووە 5 جار لە لای ڕاست یاری کردووە وڵف 6 جار لە لای ڕاست یاری کردووە 6 جار لە لای چەپ یاری کردووە دوو دڵی بەرگریەکە قەت سابت نەبوون ئەمە یاریزان نەیزانیوە لە کوێ تەمەرکوزکە یاریزان نەیتوانیوە چەند یاریزانێک نەبێ یەک دوانێک شوێنی خۆیان زانیوانی تر هیچی سەرەکی نەبوون هەر دەقیل هەر یاری مەجموعەی لە شوێنێک بوون بەڵام هاتنی نوری شاین و ستیڤن بیندەر تا ڕادەیەک ئیستیقراریەتێکی لە ڕووی پێکاتەوە بۆ دۆرتمۆند دروست کرد و تا ڕادەیەک یاریزانی حڕ کرد کە چۆن لە نێو یاریگای یاری بکە لە سەردەمی تریزیش لە قۆناغی یەکەمە یاریزان حڕ نەبوو بەسرا بۆ بە پلانێکی تایبەتیەوە کە تریزیش داینابوو ئەویش پلانەکەەوە نەبوو پلانێکی ئەوە سەرکەوتوو بێ سیرمانەکرد دۆرتمۆند ئێمە دۆرتمۆندمان بۆ ناسیوەتەوە کە دایمەن یاریەکی کراوە و هێرشبەریەکە لە سەردەمی تریزیش لە قۆناغی یەکەم گۆڵێکی کردوهاتە دو دیفاعیەکە دیفاعەکەشی دیفاعی نەبوو 3 گۆڵی لێکرایەوە شکستی هێنا لەبەر ئەوە من پێم وایە دەستکەوتی ئێستەی دۆرتمۆند کە گەیشتۆ بە یاری کۆتایی بە دەرەجە یەک ئەو دوو یاری دەدەری ڕاهێنەرەیەک هاتوون ئەنجا قووەتێک لەوانش لە هاتنی ماتسن لە هاتنی سانچۆ کەتوانی یانە دەفعەیەکی باش بێ بۆم پێکاتەیە بگا بە دوایی ئێمە سەر 50-50کە بڕیار چیت هەیە لەسەر بۆی چینەلای کۆڵا لە سەقسەکانی کاگادگار خۆی لە خۆیدا کاتە ئەم ڕاهێنەرێک جوێی بۆ دوو کەسایەتێک گرتوێمە ئەو ئەدەگەێنە کە ڕاهێنەرێکی باشە کاگادگار ئێمە دەبینین مارکا دەڵێ ئەنسلۆتی بەگوێ کوڕەکەی ئەکا یکاتە مزیرەکی ئەنسلۆتی ینی هەموو ساڵێ ڕیال مەدرید بە دەستکەوتێکەوێتە دەرەوە دۆرتمۆند دەستکەوتی نییە باشە کاگادگار وەرزی ڕابردوو لە بەهاردا
لا گازێتا کۆرێرە دیلۆسپۆرت کاڵچۆ مێرکاتۆ باسی لەوەیان کرد سیمۆنیزاکی لە ڕایەتی ئینتەر میلان دوورەخرێتوانێ کاتێک تیپەکە گەێنێتە یاری کۆتایی و لە یاری کۆتایی شەشکست دێنێت گرێبەستەکەی بۆ تازاکرێتەوە دەیڵنەوانەوە کوڕانەرێکی سەرکەوتوش سەیرەکرێت ئایا دۆرتمۆند و ئینتەر میلان هەردووکان ئەزمیەوە پێ نیە لە چامپیۆنز لیگە یعنی ئەتوانین بڵێن یەکێکیانەوە لە پێشترە زۆر لە پێشتریان نیە عین ڕەنگە بڵێ ئینتەر میلان توانی خولی ئیتالی بەرێ وایە بۆ ئەم وەرزە لەسەر دوورخستنەوە بووە لەسەر دوورخستنەوە سیمۆنیزاکی کاک بڕیار بەزانە یانەکە کاک بڕیار تۆ ڕاهێنەری سەیریکە من پرسیارە لە موقعی میلان گەشتوتە چوارگۆشە من لە موقعی پرسیارانیم بەڵام منم پرسیارە ڕاستەی هەردوو پرسیارە برای هەردوو برای بەڕێزمەکەم تۆ ڕاهێنەری سەرکەوتوو بە چ شتێک پێوەریەکەی بە دەستکەوت یا بە یاری جوان ئەگەر وەکو هاندەرێک نەنا تۆ جارێ مووقعی ڕاستی ئەم پرسیارە وەڵام ڕاهێنەری باش بە یاری جوان هەڵە سەنگێنیا بە دەستکەوت ئەگەر تۆ سەرۆکاتیانی ئارسناڵی بۆ نمونە ئارتا دوورەخەیتەوە ئێستا بەڵێ گوناح دووری خەیتەوە کاگۆران من پرسیارێکم کردووە ڕاهێنەری سەرکەوتوو باشە وەرزش لە پێناو چیایە لە پێناو متعایە لە پێناو دەستکەوتایە متعاو دەستکەوت بەیەکەوە ڕیال مەدرید متعاژەیە دەستکەوتیشی هەیە و داهاتیشی هەیە باشە سەریکە کاکە ئەیکەم بە دۆرتمۆند لەبەرەوەی زانی بۆ زانی بۆ لەبەرەوەی چەند ساڵێک لەوە پێشکە بەیەکەوە بوون دایمەن دۆرتمۆند سەرێشە بۆ ڕیال مەدرید باشە سەریکە کاگۆران ڕاهێنەرێکی زیرە کە کۆمەڵی یاریزانی لەبەردەستا بێ زانێت چۆن تەعاملیان پێ بکە تیپەکەی بەرامبەری ڕیال مەدرید بێ ئینتەر میلان بێ بایرن میونخ بێ مانچستەر سیتی بێ تۆ ئەتوانی تەعاملی پێ بکەی بتوانی یاری پێبەریتەوە ڕاهێنەری زیرەک بە دەستکەوت ئەناسرێ نەک بە یاری جوان من ئەم ساڵەکە دۆرتمۆند سبێشەوە یاریەکە بدۆڕێنێ بەچی پێوەرێک بڵام تریزیز ڕاهێنەرێکی باشە لەبەرەوەی دۆرتمۆندی گەیانەتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کاکە نیەشتیوە لەبەرەوەی دوو یاری زۆر باش کاگۆران بیرە نەچێ پاریس سان ژەرمان 6 تۆپیاوە بە 6 لە دویاریە حەق نابێت چانس یاوەری ئەمری بەش نەبووە کاگۆران من لە لای من سەریکە ئێمە هاوڕانە بین لەگەڵ یەکە بەڵام من لای من قەتعیەن ڕاهێنەری سەرکەوتوی و ڕاهێنەرەیە کە دەستکەوتم بۆ هێنێ نەک چێژم باتێ زۆر باشە خۆشەویستانم دیارە لە ڕێی تیلیگرامی تایبەتی کەناڵی پەیامەوە کۆمەڵێک ئەزیز باس لە یاری کۆتایی چامپیۆنزیەکەن ئەچێنە لای ڤیدیۆیەک تایبەت بە و ئەزیزانە و دواتر دێنەوە خزمەت یانەیەکی زۆر با بڵێن عەشوایی یاریە کرد بێ پلان بێ تاکتیک یان یاریەک بەسەر ئەوەندە ئەتبینی ڕایە نەکرد وەک هەموو یانەیەکی ئاسایی هەر ئەوەندە بینای هەزمیان دروستە کرد لە دواوە دوای دابشکردنی تۆپ ناوەندی ئێرتیکاس تۆپەکە وەرگرت ئەی خستە باڵەکانەوە بەس لە باڵەکانەوە زەختیان ئەکرد باڵی هێرشبەر هاتە عومقەوە واتە بە سێ یاریزان قەڵە باڵغێشیان دروستە کرد لە عومقەوە لەمسەی کۆتاییان سفر بوو باڵەکانی بەرگری تۆپیانە خستە ناوە و هیچ ئەنجامێکی نەبوو ئەو یاریانشتی کابردەوە زۆربەی سێرگەی بەرگریکارەکان گۆڵیانە کرد یعنی من لەو قەناعەتم یاریەکەیان ئەو یاریە نەبوو یعنی جێ ئەوە بێکەوە سەرکەون بەڕاستی بەس یانەکان ئەو یانەیە نەبوون بروسیا دۆرتمۆندی دەکەم تەنهای خاڵی باز دەکەم بروسیا دۆرتمۆند یەکێک لەو شتانەی کە نابی لەو گەمە بیکە بە بڕوای من ئەوەیە کە لە هەر حاڵەتە لەو گەمەی ئەگە بە پێشکەت بە گۆڵ نابی بێتن دیفاعی بکە بە 5 بەرگری دیفاعی با بکە بە 4 بەرگری بە 4 وەسەطی بە یعنی 4-4-2 میسالم بەس بەرگریکردن بە شێوازی 5 دیفاعی میسالم بی 5-3-2 یان 5-4-1 بە بڕوای من شتێکی غەرەتە چونکە ئەمە دوو نمونەمان هەیە هەردوو نمونەش لە قۆناغی چار و لە یاریگەڕانەوە لە سانتیاگۆ دەقەی ئاخیر و تۆخێل حەولی ئەوەیدا بە 5 بەرگری لە بەرامبەر ریالی گەمەی بکات دیتمان زەربەی پێکرد و زائیدەن
یانەی بروسیا دۆرتمۆندیش لەو کۆتا چارێ جگەمەی ناو پارێزی پراسی کە ئاولی ئەوەیدا سولێ هینا ناوێت لە ئەوی گەمەکەی بکاتە بەرگری ئەویشماندی زەبە پێکەت هیوادارم ئەو خاڵاگە بکرێ قسەی لەسە بکرێ دەستەکانتان خۆش گەلێک مەمنونم. ماسیاری ریاڵ و بروسیا دۆرتمۆن بەڕای من ریاڵ باشترە لە دۆرتمۆنیش ئاستیەکی باشی هەیە بەڵام ریاڵ بەڕای من ریاڵ ئەیباتەوە بۆیە پێویستیان چیلۆتی لە باڵی ڕاست کارباخات دابنێ لە باڵی چەپ ئیشمێندی میلیتا و ڕۆدریگە لە ناوەڕاستە وەسەتیش بۆ لەبەر کروژ لە لادیگای بەس ئێستا لە چامدۆزی کاماوە کروس و فالفێرتی و کامانفینکە لە ناوەڕاستە ڤینیسیۆس و ڕۆدریگۆش لە پێشەوە لەگەڵ بێلیکام فینی نابێ خۆی ئەوە بەهادەرەوە خەریککە لەبەر یاریەکی چاک بکە ڕۆدریگۆش جوان یاری بکە بێلیکهامیش بۆ بێلیکهامیش پاس بە ڕۆدریگۆ بۆی ئاستێکی باشیە بێ بەڕای من ریاڵ ئەیباتەوە ئەیکا بە 15ەم چامپیۆنز لیگ. بەڵێ دەستخۆشی لەو ئەزیزانەکەین دیارە ئیشاڵڵا ئەم بڕگەیە بەرداوامە بێ ئەزیزان ئێوە لە بەرنامەکانی داهاتووشا سەبارەت بە تەوەرەکان دەتوانن لە ڕێی تەلەگرامی تایبەتی پێیان بۆ ڤیدیۆ خۆتان بنێرون لەسەر ئەو تەوەری کە دیاریەکەین گفتوگە بکەن و قسە بکەین. زۆر باشە بڕیار دێمە لای تۆ. یانەی ڕیاڵ مەدریت توانی دوور کابەری گەورە تێپەڕێنێ لە خۆناغەکانی پێشووە کە هەریەک لە یانەکانی مانچستەر و یانەکانی بایرن مونیخ بوون کە بە تایبەتیش مانستی هەمان پێمانەوە پاڵەوراوی سەرێکی برنەوەی نازناوەکەیە جارێکی تر و گەشت یاری کۆتایی چامپیۆنز لیگ دۆرتمۆند نێچیریشی ئاسانە بووی ئەمە یەکێکە لەو فریودانانەی لە یاری کۆتاییدا ڕیاڵ مەدریت ڕەنگە فری پێ بخوات باش بۆ نمونە ئەو بۆچوونە هەیە کە ڕیاڵ مەدریت توانیوێتی دوو پاڵێرایی سەرەکی نازناوەکە دوور بخاتەوە بۆچوونێکی تری ژەیە کە دەگوترێت مادام ڕیاڵ مەدریت گەیشتۆتە یاری کۆتایی کەواتە یاری کۆتایی دەباتەوانێت ئەمە زۆر میمە کارنۆچلۆتی کاری لەسەر کردبێت ئەم بیرۆکەیە لە ناو زیهنی یاریزانەکانە گەشەی نەکردبێت واتە بۆ نیەتۆ بچن ناو یاریگاەوە براون ئەمە لە ڕووی دەرونیەوانەیە لە ڕووی ئامادەکاری پێشوەختەوە ڕەنگە ڕیاڵ مەدریت فری پێبخواک و سیناریوەیەکی نێو یاریەکە هەست پێ ڕیاڵ مەدریت بە جدیات و یاری ناکات یان گرنگی تەواوەتی حەقی تەواوەتی بە یاریەکە نادات بۆیە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە زۆر گرنگە لە یاریەکەدا ڕەنگە ڕنگدانەی زۆری تیادا هەبێت وە لە بەرامبەریشدا بروسیا دۆرتمۆندیش بە هەمان شێوە نابێ فری ئەوە بخوا کە گەیشتۆتە یاری کۆتاییدی دەستکەوتەکەی بەدەزێناوە لەبەرەوەی ئەو وابزانە گەشتن بە یاری کۆتایی دەستکەوتە و مادەم بەرامبەر ڕیاڵ مەدریت یاری دەکەی شارێکی باش حتممە بێت داهاتێکی باشیە بێت شکست بەرامبەر ڕیاڵ مەدریت شکستێکی قورس نییە لەبەرەوەی تۆ لە یاری کۆتاییە بەرامبەر شکست بێن یا شتێکی لە ئاسایی بێت ئەم دوو تەڵەیە هەیە وەکو فریودان بۆ هەردوویانەکە لە یاری کۆتاییدا و دواتر یاری کۆتایی هەرۆکۆی کە مۆدریت جێوارەی لە کۆنگرە ڕۆژنامەکەوتی حتمما ڕێک 100% بەو جۆرەیە لە 150 بۆ هەردوویانەکەیە بارودۆخی یانەکان ئاسیانەکان بەڵێ لەبەرەوەی کاگۆران یەک هەڵا دۆخەکە لەسەر هەریانەیە قورس دەکات ڕەنگە ڕیاڵ مەدریت لە قۆناغەکانی ڕابردوودا هەڵەیەکیان کردبێت هەرچەندە ڕیاڵ مەدریت بە تۆپەوە هەڵە زۆر کەمەکات بەڵام بینیمان لە بەرامبەر بایرن میونخ ئەو کاتێک ئەلفۆنسۆ دەیڤس گۆڵەکە ئاکات تۆ سەیری ئەو هەڵە وەستانەی بەرگری کاران کە چۆن بۆ شایە دەمەدەستوانێ ئەمە هەڵی بێت تۆپە ئەمە کەمە لە ڕیاڵ مەدریت بەڵام یەک هەڵی لەو چەشنا قەرەبووکردنەوەی لە یاری کۆتاییدا زۆر باشە قورسە حتممە لە ڕووی ڕژبەریەوەی ڕۆ بەتایبەتی لە هێرشاڵگەڕاوەکانە ئازمونێکی زۆریشان هەیە بۆیە یاری کۆتایی هەمیشە 50-50 یەک هەڵی بچووک چارەنووسی یاریەکە یەکلایە کاتەوەک بینیمانی وەرزی ڕابردوو لە یاری کۆتایی لۆکاکۆ یەک دەرفەتی ئاسانی لەدەستدا لاوتارۆ مارتینێز بامان شێوە لە هێرشێکی یەک بە یەک لەگەڵ ئیدرسۆنی گۆڵچی ئەو هەژمەیەی لاوتارۆ مارتینێز تۆپ شواتە شەبەکەوانەیە تەرمینان دەیتوانی بەرگریەکی زۆر سەخت بکات یارێکە لە ماشتەستی قورسکا بۆیە 50-50 هەموو هەڵەیەک باجی قورسیە بێت قەرەبووکردنەوەی زۆر قورسە زۆر باشە یەکێک لەو ڤیدیۆیانە سەرنجی ڕایشەموتی ئەگەر دۆرتمۆند گۆڵتمەرکە پێویستە بەرگریشی ناوچەی نەکات دوای گۆڵەکە بەرگریانی بەرگریەکی سەرف نەکات چی تێ لەسەر و قسەوە دواتیش پێم لە چاند سێ دوتانە چۆنە پێم وایە چی یاریەکەی ئەتلەتیکۆی ناو ئەتلەتیکۆ و چه دویارەکەی پاریس بە تایبەتی کاتێکە گۆڵیانە کرد و دواتر یانوی زاخم پێ دەڵێم تریز هیچ خراپە لە پلانی بەرگریە ینی تەنها و تەنها من یاریەکەم و کاتێکم ساڵ یاریەکەی ناونی کاسڵەکەم بە پێوەربووی لەبەرەوەی باشترین
بەرگری ناوچەییان کرد هەدنەوە خولەکەکە و دواتر توانیان بیبەنەوە بۆ برنەوەی بووە هەنگاوی سەرکەوتن بۆ قۆناغی 16 من پێم وایە تۆمارکردنی من پێم وایە دۆرتمۆند نابێت جارێ هەوڵی دۆمارگرنی گۆڵ بە ئەوەی ئاگای لەوە بێت کە ڕیال مەدرید لە باڵەکانەوە زیاتر زەفەری پێنەبە و بە تایبەتیش دۆرتمۆنیش خاوەنی دوو یاریزانی باڵی زۆر باشە کە ئەتوانن مەترسیەکانی ڕیال مەدرید کەم بکەنەوە کە بینیمان لە پاریسا لە دوایەکەی پاریسیان کرد پێم وایە دۆرتمۆند نابێت لە سەرەتاوە بەرگری بکە چکە لە سەرەتاوە بەرگری بەرامبەر بە ڕیال مەدرید و تا 90 خولەک لە دەرفەتێکە هەشخستێنی چکە ڕیال مەدرید چەشی زۆرە کە بتوانێت زیانت پێ بگەێنێت بە چەکی تۆپی درێژ لە ڕێی کروس و مۆدریچ و ئەمانەوە و چ لە هێرشی خێرا کە بنیادنانی دیسانەوە لە ناوەڕاستەوەی بۆ پیلینگام دواتر بۆ لاکان و زیانت پێ بگەێنێ پێم وایە دۆرتمۆند پێویست ناکە هەڵەشە بێت لە سەرەتاوە پێویستە جوان دیراسە یاریەکانی ڕیال مەدرید کاتچکە ئەمساڵ ڕیال مەدرید بە شێوازێکی زۆر جیاواز لە ساڵانی پێش و یاری کردو بە بەردەوامی هێرشی نەکردەوە بگرە زیاتر لایانی بەرگری کردووە اینجا دواتر زەفەریە ناو ئەوەی کردو بەڵام من لەسەر و هەموو شیانەوە من پێم وایە دۆرتمۆند بێ زۆر ئاگای لە ناوبژیوان بێ ناوبژیوان زۆر خراپە حاڵی ناوبژیوان لە هەڵەکردنا بەڕاستی لەم سەردەمی ڤارەیە سفرە چکە ئەمە بۆچی ئەڵێ ئەمە ئەم قسەی گومانێکمان لا دروستەکە کە بەخوا یاری لە سوودی ڕیال بڕیار بە یاری لەوەتی بووە بە پارە بە ئارەزوی خۆیان بڕیاری لەسەریان خاڵاگەر من لەوە چێ خەڵک ڕخنەم لێ بگرێ بەڵام یاریەکەی بەرشەلۆنە یاریەکەی بایرن مونیخ یاریەکەی ئەلمێریا بوو نازانم کوێ بوو کۆمەڵە لەم یاریانە مەمان پێڵێ ناوبژیوانەکان دایمەن لە ساڵحی ڕیال مەدرید هەڵیان لە سەردەمی ڤاریشان نەبووە و چەلسی گۆڵی نایەت لە بەشتۆنە تۆمارەکە بەڵام حەکەم ڕاتیەکاتەوە باشە وایە سەیریکە لەو سەردەمەیە کە ڤار نەبووە هەڵە زۆر کەم کراوە شتی زاق بەڵام لەم سەردەمەیە کە ڤار هەیە زۆر داوەشینە بۆ تۆپی پێ کە ئەم هەڵەزەقانی تیاکرێت تۆپێک بچێتە ناو گۆڵەوە ساحەیەکت ملیارێک و نیو دیۆرۆ تیا سەرف کردووە ئەو کامێرەی ئیش نەکات لەولایەوە کە تۆپەکە تەسویر کات کاتچێتە ناو گۆڵەکەەوە یعنی شت زۆر ئەکرێ بەڵام من پێم وایە لە یارەکەی بایرن مونیخی شاهەمان پرسیاران لێکردم تۆ خێل پێش هەموو شتێ بێ حساب بۆ ناوبژیوان بکەوە 2000 ناوبژیوان پێوە لەبەر ئەوەی سەیری کە کاگۆران کاتێک بیتە ناو یاریگاوە ترسی ئەوەت لە دڵا بێت نەکترسی ئەوەی کە تیپەکەی بەرامبرت بەهێزە و ئەوەیە ترسیەوەت لە بەرامبێت ناوبژیوان هەڵەیە نەکات لە زیانت پێ بگەێنێ ئەما بێتە هۆکاری لە دەستدانی یاریەکە چکا یاریزانێک ئەگەر بە بارودۆخێکی دەرونی باشەوە نێتە ناو یاریەوە بە تایبەتیش یاریەک یاری کۆتایی بێ هیچ چامپیۆنز لیگ بێ زۆر ئەستەمە بتوانی کۆنتڕۆڵی یاریزانەکانت بکەی لە یاری کۆتایە بۆ ئەم پێم وایە هیوادارم ناوبژیوان هیچ شتێ نەکاسبێشە و ئێتر لە ساڵحی هێز لایەکیان بێ لە ساڵحی دۆرتمۆند بێ لە ساڵحی ڕیال بێ گرنگەوەی بڕیارەکانی لە جێی خۆیان بێ و بڕیارەکانی 100% باش بێ و بۆ هەموو هەنگاوێکی چووکە یاری کۆتاییە بگەڕێتەوە بۆ ڤار نەک کابرا بڵێ کورە لای بە ناگەڕێمەوە بۆ ڤارەوە نەبوو نە ئەوە لە ژووری ڤارەوە پێ بڵێنەوەیە نەغم کاکەوازی لێ بێنەوانە بۆ ئەمانە یعنی پێم وایە ئێستا لەم سەردەمەیە وەکو خۆم کە داوای لێبوورنەکەم من وەکو ڕۆژنامە نووسێ قساکەم بەڵام دوجار لە ئەنگلی دۆرتمۆنم یعنی هەرچینەوە سەرەوە بابەتە دوجار لە ئەنگلی دۆرتمۆند هیواد من سبەیشەوە لە ناوبژیوان نەترسم لە ڕیال مەدرید ناترسم زۆر باشە کاگۆران کۆمەڵی کۆمێت هاتبوو حەزم کرد چەند کۆمێتێک لەوانە بخوێنوانێ کاک مازیارەڵێ کاک برارتۆ هەڵی مەبەستی لە منە ڕیال گەیشتە یاری کۆتایی یاری ناکات بەڵکو دەیباتەوانێت سپاس بۆ چوونەکەی کاک میر دەڵێت ئەگەر دۆرتمۆند چامپیۆنزیش لەدەست بدات بە شکست خواردو ناو نابرێت چکم لە سەرەتای چامپیۆنزیگە تا کۆتای قورستنی یاریەکانی کردووە برایەکی بەڕێزی دیکەشمان دەڵێ کا یادگار ڕاست دەکات تریزش بەس مدەڕیب نییە نمونەش نازناوی پارساڵ سبەی شەویش تا کە خاڵی لاوازی دۆرتمۆند مدەڕیبەکەیەتی ئەمە سێ لەو کۆمنتارەمون کە بۆ چوونی باشیان تێدا پێشووی بەمەلای تۆ دیارە ڤیددیوەیەک ترمان هەیە خۆشەویستانم ئەمڕۆ برای بەرەزمان کاک مەڕوان لە ناو هاندرانی نۆرۆزەوە بیریشمان نەچێت نۆرۆز ئەمڕۆ سەرکەوتێکی گەورەی تۆمات کرد بەرامبەر قووەجەوی وەکو خۆم بە برنەوەی نەورۆز
وەکو وایە دۆرتمۆند چامپیۆنز لیگ دەستبێشەوە بش دۆڕێ من کێشەم نییە مادەم ڕۆ بردیەوە بەڵێ یاریشی زۆر باشی بەرامبەر بە خۆجەبیە کرد بە 4 گۆڵ بردیەوە لی لە ناو هاندرانەوە کاک مەڕوان ڕای کۆمەڵێک ئەزیزی سەبارەتباری کۆتایی چامپیۆنزی وەرگرتووە ئەو ڤیدیۆ بین و دوایینەوە خزمەت ڕیال مەدرید دەباتەوە یاری بەیانی ئینشاڵڵا 3 بە 1 باتەوە ڕیال مەدرید وەڵای ئەمن جمهوری وڤانتسم جمهوری نادی هەولێرم عەزم لێ ڕیال باتەوە چێ کاس دەبا بابا می بەس ڕیال نەباتن مەدیە مەرزە ئاستی باشە بە حەقی خۆی گەشتەم ئاسی ئینشاءالله 4-1 بۆ خۆمانە ئەبتاڵ إن شاء الله دورتموند تفوز 3-1 على ريال مدريد مشجعين جدة دورتموند أكيد اللي هم إحنا جماهير برشلونة بإذن الله سبيشو ياري ريال ودورتموند السعادة دوبي ريال مدريد يباتو جمهوری برشلونه ما حسكم دورتموند بتاوا سيبدو دورتموند جمهوری ريال مدريد إن شاء الله نازناوي بانزيمي أبطال أم سابدة سنين دو بيك بور ريال مدريد إن شاء الله جمهوری ريال مدريد سي بيك بور جمهورێکی ئەڵمانیا پێشبینیم وایە دۆرتمۆند دوویەکەی باتەوە کە مارکۆز آخر یاریەتی هەموو یارزانی دۆرتمۆند لەبەر ئەو ئەجەنگن جمهوری سەرسەختی ستیم و بۆ چامپیۆنزی گشت پێم خۆشە دۆرتمۆند بیباتەوە 1-0 من لەگەڵەوەی جمهوری ڕیال مەدرینیم بەڵام خۆشەویستێکی زۆرم بۆ ڕیال مەدرید هەیە لەگەڵەوەیە بایر مونیخیشی دەرکرد بەڵام چونکە من جمهوری میونخم پێشبینێکم ڕیال بیباتەوە بە 3-0 یارەکە ڕیال دایم سەرکەوتووە ئینشاڵڵا دامی یەکەمی عالم و یەکەم ئەوروپایە ئینشاڵڵا سبێشە و یارەکە بۆ ڕیاڵە ئینشاڵڵا بە 3-1 تەواو پێم وایە یارێکی زۆر قورسە بێت بەڵام تەسەوڕەکەم ڕیال مەدرید دەیباتەوانێ تەسەوڕەکەم 2-1 بیباتەوانێ یاریە ژمووی ڕیاڵم لەبەرەوە زۆر بە قۆلمیانی بردەوە وە پێشبینی خۆشم ڕیاڵی باتەوە 3-1 نهایی ئەبتاڵ خۆم جمهوری بایر بووم ڕاستی وەک جمهورێکی بایر و جمهوری ئەڵمانیان بە هەڵبژاردە حەزەکەم دۆرتمۆند بیباتەوە نەگەر حەزی شەر پێشبینی خۆم دۆرتمۆند یباتەوە ئینشاڵڵا من وەکو خۆم جمهوری ڕیال مەدریدی سەرسەختم و پێشبینی من بۆ یارەکەی بروسیا دۆرتمۆند و ڕیال 2-1 بۆ ڕیال ساڵێک بۆ ئێمەیە و ساڵێک بۆ یانەکانی تر بێ زۆر باشە دیارە بەشێکی زۆر لە هەندەران پێیان وایە ڕیال مەدرید ئەباتەوە کاک بڕیار باسی هەندێک خاڵی لاوازی ڕیال مەدرید کرد بە تایبەتی معنی هێندە ڕیال لە بەرگریە خراپە بۆ نمونە تۆ ئەو هەلەی ئەلفۆنسۆ دەیڤزێنیتەوە کە بۆشایی زۆر دروست بووە هەر بەجددی ڕیال مەدرید لە بەرگریە بۆشایی زۆر نایە بەدەسەوە کاگۆرا من بۆ چۆن بڵێ ناڵێم ڕیال مەدرید لە بەرگریە خراپە تۆ چەند جۆرێ بەرگریکردن هەیە بەرگری ناوچەی هەیە بەرگری نیوە یاریگای خۆت هەیە بەرگریەکی ژێ لێی لە پێشەوە بەرگری دەکەیت بۆی یاریگالەتی بەرامبەر بچوو بکەیتەوانێ ڕیال مەدرید ئەگە بێ بەرگری بکات بەرگری خۆی هەڵی بژێرێت لە نوێ یاریگای خۆیدا بەرگری بکات بەرگریەکی زۆ باشەکات بەڵام بەرامبەر ماسی کردی کاتێک پێویستی بە گۆڵ بێت بێوێت لە پێشەوە بەرگری بکات ئەم بەرگریکردنەی زۆر ئەو باشە نییە ئەمە هەموو تیپێکی ژوایە نەگەرتەنە ڕیال مەدرید تیپێک بێتە پێشەوە فشار بکات حتمما لە دوای بەرگری کارەکانەوە بۆ شایەکی زۆر دروزە بێت بۆیە من ئەمە ئەڵێم ئەگەر بێت و ڕیال مەدرید بە فشار یاری بکات حتمما لێڵی دواوە لێڵی بەرگری بۆ شایەت یا دروزە بێت و دۆرتمۆندیش دەزانین کەریمە دیمی سانچۆ ئەمانە دویاریزانی مالین دویاریزانی خێران لە باڵەکانەوانێ دەتوانن بۆ شایەکان بخۆزنەوانێ هێرشی مەترسیدار دروست بکەن ئەمە ئەڵێم من ئەڵێم لەمەیانە ڕیال مەدرید وەکو خاڵی لاواز خاڵێکی لاوازی ئەبێت بەڵام تا چەند کارۆن سوەتی کاری لەسەرکات واندی حاڵەتی ژەیە تی بەرامبەر خاڵ لاوازەکەیەوە بەدەستەوانێ سانچۆ لە هێرشەکە باش نابێت ئەمە لێرەدا لە دوای یاریەکە کە ڕیال مەدرید دەیباتوانێت بە خاڵی لاواز حساب ناکرێت بەڵام کاتێک کە تۆ تیب ئەیباتەوە هەموو ئەی بۆ ئارەکان داپۆشرێت بۆی ئەمەژەیە ئەگەر ناوەکو ڕیال مەدرید بەرگری بکات ئەستەمە هیچ تیپێ گەیندەی بە ڕیال مەدرید متمانەی بە بەرگریکردنەکەی خۆی هەبێت بەرامبەر هەر تیپێ بێت ئەو ستایلە بەرگریکردنەی خۆی وە لەگەڵ ئەوەشدا یعنی تۆ سەیرەکەی بەرگریکارەکانی تۆپیانە لای فشارێکی زۆریان لەسەر زۆر بە مرتاحی زۆر بە ئاسوودەی ئەم تۆپە دەگۆڕنەوانێ و هەستەکەی بەرگریکارەکە تۆپەکە لە دەستدا بەڵام تۆپەکە دەداتە کروز بۆ بێلەگان بۆ ڤینیسیوس هێرشێکی ڕێکخراوی هەڵگەڕاوی لێ دروزە بێت کە تیبی بەرامبەر تەسەووری نەکردووە لەو فشارەوانێ ناچار بێ ڕاستە خۆ بگەڕێتەوە بەرگریکردن لە قسەکان تا پێش ڤیدۆکە باس لەوە کە من ترسم زیاتر لە ناوژانێک و لە ڕیال مەدرید کەواتە تۆ ئەگەر ناوبژیوان حەقی خۆی بەیارەکە با پێ دوای دۆرتمۆندی باتەوە
من ناڵم ئەم قسەی ئەواگەیەنێ نا من بەو مەمتەڵەقە ناڵم کە بڵێم ئەگەر حەکەمەکە هەڵە نەکایتە دۆرمۆی باتەوە نا بەس من ئەڵم هیوادارم ناوبژیوانەکە یعنی عادل بێ عادل کە یعنی ئەوە نەبێ ڕیال مەدرید پێویستی بەوە نیە تۆ شتی بۆ بکەیت ڕیال مەدرید خۆی تیپێکە توانێت بە جوود و توانای خۆی و یاریزانەکانی و ڕاهێنەرەکەی ئەنجامەکەیەک لایکاتەوە بەڵام مەبەستم لە ئەوەیە یعنی تۆ بۆ نمونە یاریەکەی بایرن لە ناو ڕیاڵە ناوبژیوانەکە کابرا جارێ دەستی بەرز نەکرێت تۆفیکەی ئۆفساید لێی کە ناوبژیانێکی بە ناوبانگیشی ئەمە قسێکی زۆرت هێنایەت سەرخۆ ئەمە واکە ینی لەوە چه یاریزان بار و دۆخی دەرونی تێک بچێ بۆ هۆکاریەوەی کە یعنی بایرن کرێتە دەرەوە بەڵام چەند خولەک زیادکرا و تێپەڕیم ئەزایەکی کاک گۆران من ناتون بەرگی لە ڕیال مەدرید کەم بەڵام ڕیال مەدرید توانی بە ئاز لە بایرن مونیخ بێتەوە بە ئاست وازدەوە بێنە کە ناوبژیوان هەشت خولەکی زیادکرا و پێم وایە سێ خولەکی تری خسە سەر لە خولەکی چواردەوان گۆڵەکەن ئەزایە شتێ پێ بڵام یەک لەوانەی کەیانەوە بازرگانی بە تۆپی پێوە بکەن ئەم خولەکە زیانەیە کە خەنە سەریاری من پێم وایە فیفاش و یوفاش دوو گەندڵترین دەستگان لە دنیای خۆیە لە دوای ئەو دوو یعنی گەندەڵی لەم دوانەوە داهاتوە لە دوای ئیقلیم یاریمی کوردستان نام خۆمان ناڵێ من ئەوان ناڵێم کاکە دەست پارەخۆر لەگلەجی کۆمەڵی خەڵکی ناوەرزشی لە ناو ئەم دوو دەستگایە بڕیارێن لە خۆیانەوە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ئەوەی کە تۆپی پێیان ناشرین کردووە یعنی پێم وایە دانانی ڤار شتێکی زۆر ناشرین بوو کە تۆپی پیان پێ ناشرین کرد ماوەیە کارتی شین هاتە باوە کە بیکەن بە نازانم کارتی شینیش بێتە ناوە یاریزانەکە دوو داقە بچێتە دەرەوە و تۆپی دەست بێتەوە ناوە هیچ عەدالەتێ ناجێڕێتەوە باوەڕکە بۆ گزی و غەش و یینی خۆیان دایانناوە من پێم وایە دوایی شتێکی دراتە پێشەوەتیان ئەگەر لە دەروی ناوچەی سزا اختراحێکی وا کرا شود لێ بیرێ گۆڵ بێ بە 2 گۆڵ بڕوە تێگەی وای لێ هاتووە کۆرۆنایان هێنایە پێشەوە کۆمەڵشتی تریان پێ گۆڕی لە بەرەی تۆپی پێ ناشرین بکەن من پێم وایە هەردوو دەستگاکە دوو گەندەڵترینن و باشترین من دەمێکم قسەیەکەم لە 2006 5ەوە ئەم قسەیەکەم هەتاکو فەزاحەتەکەی جۆهاڤیلانج و ئەمسی پلاتەر و پلاتینی و ئەمانە کە شف بوو کە بە چەندەها ملیۆن دۆلار دزراوە لە نێو ئەم دەستگایانەیە ئێستاش من پێم وایە کۆمپانیا زەبەلاحەکان هاتوونەتە پێشەوە پاراخەنە ناو ئەم بابەتەوە سەرمایەدارە گەورەکان خۆ لە خۆڕای ناچن وە بەرهێنان لە تۆپی پێیا بکەنە گەشتێکیان تیا دەست نەکەوێتەوە ئەم شتانەوە ئەکات کە بڕیار لە ناو یاریگایە نەیرێ لە نەوەت خولەکە نەیرێ بڕیار لە پێشووترا ئەدرێ یامی شتێکم وت بوو بە هەڵا ئێستاش بیرمە وتم کاکە وتیان تۆ ئەرجەنتین بە حەقی خۆی کاسی جیانی بردوتم نەخەر هیچ بە حەقی خۆی کاسی جیانی نەبردو لەبەرەوەی کاتێک ناسر خلێفی لەگەڵ میسیان ڕێیەکەوێ لە بەرشتۆنەیە چکار میسی بڕۆ چەند لێدوانێکی بێنەرەوە ئێستا ژێڵێمەوە لەگەڵ ڕێزما بۆ هەموو هاندەرانی ئەرجەنتین وەڵڵا من مارادۆنا لە پێش یاریزانە ئەڵمانیەکانەوە بە باشترین یاریزانی مێژوویە زانم لەبەرەوەم خۆشێ بەس بە ئەمە بگەین وتیان ئەوە وتم کاکە ناسر خلێفی لەگەڵ میسیان ڕێکەوتۆ میسی چەند لێدوانێکی یاوتێتی ژیانی وەرزشیم لە بەرشۆنە کۆتایی پێێنم لەگەڵ ڕێکەوتۆ بێنێتە پاریس سان جەرمانەوە لەبەر خاتریەوەی کە لە مۆندیالا شتێک بۆ ئەرجەنتین بکرێ بەڵێ شتی زەغ نەکراوە بەڵام لە پشت پردەوە زۆر شتەکرێن هەندێک وازدا ئەرجەنتین مێنە لە چامپیۆنز لیگا لە دانانی تۆپی ئاڵتونیا بەم و بەو کاکە یعنی خەدر زۆر ئەکرێ شت زۆر ئەکرێ لە پشتەوە دوو خولەکمان ماوە باشە سەرەتا لە بڕیارە تۆ ترێمەدە بڕیار یاری کۆتایی چامپیۆنز لیگە تۆ لە ناو یاریگەی وێمبڵی دانیشتووی تکتەکەمان بەس بۆ ببڕە پێت وایە وڵای شەڵڵا بم وایە بۆ بڕین کامیان لە پێشترن بۆ برنەوە و کامیان شایستەترن سەرکەوتن دومارکەن لەو یاریەیە وەکوی بڵێم کامیان شایستە نەبێ یارەکە ببینین لەبەرەوەی تۆ تا بە درێژایی ئەم وەرزەی چامپیۆنز لیگەڵێم جوودی ئەگە قسەکە لەسەر پێش ئەم نەوەت خولەکە ڕیال مەدرید دەم وەرزە شایستێ لەبەرەوەی چەند خۆناغێکی سەختی بڕی و پێکانی زۆر و ڕکابەرەکانی بەردەمی قورستر بووم ئەمە قسەیەکی دیکەی بەڵام لە یاری کۆتاییدا دۆرتمۆند حەقی خۆی بە یارێکە باتوی باتەوانێ ئەوە حتممە پاڵەوانە حەقیقەکەی ناو یاریگای ویمبڵیە وەکوی کە پێشببینیش کەم وەکو سەرتا بەرنامەکە وتم تاسەش ئەڵێم 50 بۆ هەردووکیانە مە یاری کۆتاییە و 1 دەرفەت نەک دەرفەتێکیش نیو دەرفەتیش
ڕۆڵی خۆیە بێت لە یاریەکەدا و ئەو نەوە خولەکە جیاوازە لە یاریەکی چوون و هاتن کە فەرقیە لەگەڵ یاریەکی قۆناغی کرانە دەرەوە لە نیوەی کۆتایی لە چارەکی کۆتایی لە قۆناغی 16 کە یاری چوون و هاتنە و یاریگای خۆتەوەوان دەری خۆتی تێکەی دواتر یاری گەڕانەوە چیتە ناو یاریگای بەرامبەرەکەت و دۆخەکان جیاوازە بۆ ئەم یاریە هەرچەندە ڕیال مەدرید یاری نەکردنی چوامینی کاگۆران توانم بڵێم کاریگەری هەیە وەکو بۆ ڕیال مەدرید نەک بڵێنتر کار ئاسانیە بۆ دۆرتمۆند لەبەرەوەی ڕیال مەدرید لە دوای کاسمیرۆوانێت چوامینی توانیوێتی پێگە ڕۆڵی خۆی لەو ئیرتیکازە زۆر بەهێز بکات و کۆڵەکێکی زۆر باشەوە بەردەم بەرگری کارەکان وەلا ئەمە کاتێک چوامینی یاری ناکە کاماڤینگاریەکەات کەواتە لێرەدا کاماڤینگا ڕێک تەواو بۆ ئیرتیکازێکلایە بێتوانێت کە یاریزانێکی جۆکەرە لە بەردەست کارلۆ ئەنچلۆتیدا زۆر کاتە تایمی دۆمدا سوودی لێوەرگرتەوە بۆ بەرگری باڵی چەپ یان بۆ شوێنی تۆنی کروز یان بۆ هەندێک شوێنی تری یاریگا بۆیە لێرەدا هەم چوامینی یاری ناکە هەم کاماڤینگاش دەبێت لە ئیرتیکازە یاری بکات دواتە دوو شت ئیجباری لە لای کارلۆ ئەنچلۆتی دەستگرتنە ئەمە دەبێتە ینی جۆرە لە سەرێشەی تایە بۆ کارلۆ ئەنچلۆتی بۆ چارەسەرەکەی کاتێت دەست خۆشا یادگار تۆ پێ دوایە کامیان لە پێشترن کامیان شایستترن مناڵێم هەرچەنە ئەو برادرانش گردنی هەنازا بێشتمان بوونوسن من پێم وایە ئەگەر دۆرتمۆند جامەکە بەدەست بێنێ تۆپی پێی ڕاستەقینە سەرەکەوێ تۆپی پێ دیوە جوانەکەی تۆپی پێ سەرەکەوێت لە بەرەوەی دۆرتمۆند تیپێکە قیادەی یاری جوانەکە قیادەی جوانی تۆپی پێیەکە ئەو بەشەیە کە تا ئێستا ناشرین نەکراوە هیچ کەس ڕقی لێ نییە واز لە ڕقیش بێنە ئەو بەشەیە کە ناشرین نەکراوە لە تۆپی پێە هەموو کلیلی برنەوەکان لای ڕیال مەدریدە هەموو کلیلی برنەوەکان لە لای من لە لای ڕیال مەدریدە ڕیال مەدرید تەحەکوم بە یاریەکەوەکە ڕیال مەدرید تەحەکوم بە ئەنجامەکەوەکە لەبەرەوەی لە ڕووی زەهنیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی یاریزانەوە لە ڕووی ڕاهێنەرەوە لە ڕووی کەشی یاریەکەوە لە ڕووی سەرۆکی یانەکەەوە کە من پێم وایە ئێستا ژەڵێمەوە ڕیال مەدرید لە 150 هێزەکەی سەرۆکی یانەکەیەتی ڕیال مەدرید زیاترە پاڵیوترم لە دۆرتمۆند سپاس بۆ یادگار محەممەد خۆشحاڵ بووین بە قسەکانت سپاس بۆ تو سپاس بۆ بڕیانفەها سپاس بۆ ئەو برا ڕێزانەی کە لە ڤیدۆکانی شار لەگەڵمان بەشدار بن خۆشەویستانم بە هیوای بینینی یاریی خۆش سبەی شەو یاریگەی وێمبڵی یاری نێوان هەردوویانەی ڕیال مەدرید دۆرتمۆند لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەخۆیەوە بینە سپاس بۆ هاوکارانی خۆشەویستم سپاس بۆ بینەری ئێوە خواتان لەگەڵ